ئەو جێ ئێستامە پرسیار لە یەکتری دەکەین بزانین چ شتێکی باخچەمان لەکن خۆشە بەس یەکەم جار چ دەکەین یەکێک دێمەلاتە نابی یەکسەر بەیەکەوە هەمومان قسەی بکەین باشە؟ بزانین باخچەت پێ خۆشە ئەتوو؟ بەڵێ زۆر خۆشەیان کەم زۆر باشە تەبعاً دەزانین باخچە خۆشە بەس چ شتێکی باخچەی خۆشە چ شتە گەمەکردن دەرسەکان گەمە کرد گەمەکردن خۆشە؟ زۆر باشە هەر بژی دەست خۆش ئەدە لە خۆت بە ئیسراحەت دانیشە دەست خۆش ئافرین بە ئیسراحەت دانیشە جانی من هەر بژی باخچەت پێ خۆشە؟ بەڵێ بڵێ خۆشە یان نا؟ خۆشە چ شتێکی باخچەی خۆشە؟ دەبێ گەمەکان ئەی دەرسەکان خۆشە؟ زۆر باشە دەست خۆش ئاتینا پێکەوە لەگە برادەرەکەمان برادەرەکەت پرسیارێکتان لێ دەکەم یەکەم جار لە برادەرەکەت ئەو جە برادەرەکەت ناوی چییە؟ ناوی چییە؟ موڕات تو ناوت موڕادە؟ ئەو ناوە خۆشەت هەیە؟ ئەو ناوی لیلیانە ناوی لیلیانە باشە موڕات دەمەوێت لێت بپرسم باخچەت پێ خۆشە یان نا؟ خۆشە هەر بژی دەست خۆش دەچینە ئەو لایەش بزانین چۆنن؟ باخچەتان پێ خۆشە؟ زۆریان کەم زۆر باشە چ شتێکی باخچە خۆشە؟ دەرسەکان خۆشە؟ ئەدی ئەتوو باخچەت پێ خۆشە؟ دەست خۆش بێ ئەی گەمەکان پێ خۆشە زۆر؟ ئەی حەز لێیە چ بکەین لە باخچە چ شتێکی دیکە بکەین بێجگە لە گەمەوەشت؟ ئاگر کوژێنەوەکە سۆنیک ئاگر کوژێنەوەکە خۆش بوو ئەو ڕۆکردتان؟ سۆنیکش خۆشە سۆنکیش خۆشە؟ هەر بژی دەست خۆش ئەی بزانیەوە کچە جوانەمان مسایەت خۆش دەوێ مسایە لۆ خۆشت دەوێ لەبەر چ خۆشت دەوێ چکە ماوەستایەکی باشە گەمە هیچی دیکەش گەمەتان پێ دەکا هەر بژی زۆر باشە ئەی بزانین باشە یەک دەقە تەبعاً لە باخچەی ئەمە گەمەی دەکەین گۆ گەمەکانتان پێ خۆشە؟ زۆر خۆشە؟ باشە چۆنی؟ باشە ئەوڕۆ باخچەت پێ خۆش بیان نا؟ زۆر خۆش بوو چ شتێکتان کرد لە باخچەی گەمە و دەرس و نان خواردن و چی دیکەش؟ مامۆستایەکان باشن لەگەر جوانیە گەمەشت کرد گەمەکان خۆش بوویان نا؟ با گەمەکان خۆش بووانە کاکە ڤارتۆ بادانیشی ئەتا ئەمن قسەی لەگەر بکەم چ گەمەکت زۆر پێ خۆشە؟ چ گەمەک ئەو تۆپانە پێت خۆشە گەمەی بکەی؟ وەڵڵا چیان برادرت بردیەوە ئەوڕۆ؟ چانیان؟ ناوی چییە؟ دانەر بردیەوە کات چەپڵت لە بۆ دانەری لێدا ئەتوو؟ ئەی دانەر نەبوو ئەو ناوی چییە؟ دادیار هەر بژی زۆر باشە دەست خۆش بزانین کاکە دادیار گەمەکەت بێ خۆش بوو؟ باش بوویان ئاسان بوویان قورس بوو گەمەکە؟ وەڵڵا ئاسان بوو حەز لێ هەموو ڕۆژێکە و گەمەیە بکەین؟ ئەی ئاگر کوژێنەوەکە چەند خۆش بوو؟ ئاگر کوژێنەوە ئاوت پێوە ئاوتان پێ بوو؟ بۆ ئاگر دروست بوو لە ژوورێ؟ ئەیجار ئێوە چیتان کرد؟ بەڕاست کوژان هەنە دەکوژایەوە؟ یعنی ئەگەر ئاگرێک لە ماڵێک بوویەوە تو دەیکوژێنیەوە؟ چۆن دەیکوژێنیەوە چۆن؟ ئاوت پێبێ؟ اینجا ئاوەکە چۆن بەکاردێنی لەکوێی دەدەی لە ئاگرەکە؟ ئاگرەکە چی لێ دێت؟ دێتەوە خوارێ و دەکوژێتەوە هەر بژی زۆر باشە با چەپڵێک لە بۆ خۆمان لێ بدەین